9 10 باشە لە دەیا من ئیعازێک تێمێ یەکسەر هەڵی بۆ بەرامبەرەکە باشە ئەجا تۆ ژیاری پێەکەی تەپتەپەی پێەکەی یاک ڕاهێنانی تەرکیزی و پەیوەندی دەست و چاو بە گروپی من ڕاوە عەدنان ڕاهێنە لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ منداڵانی خانپودایەسیت هەبێت لەم ڕاهێنانە دەتوانین بە گروپی ئەنجامی بین و بە تاکیش ئەندامی بدەین ئێمە لێرەدا ڕاهێنانەکان بە گروپی ئەنجامەدەین پێویستمان بە 2 تۆپ و 4 منداڵە ئێمە یاساکانی ڕاهێنانەکەمان بۆ منداڵەکان شی کردوێتەوە پێمان وتون کە چۆن ئەنجامەدرێت منداڵەکان بەرامبەر یەکتری ڕائەگرین پێیان دەڵێن تۆپەکان تەپتەپەی پێ بکەن دەجار تەپتەپە بە تۆپەکە بکەن لەگەڵ ئاماژەی ڕاهێنەرە تۆپەکان هەڵێن بۆ یەکتری تۆپەکە ئەیا بە هاوڕێکەی هاوڕێکەشی دەجار تەپتەپە بە تۆپەکەکە لەگەڵ ئاماژەی ڕاهێنەرە تۆپەکە هەڵەیە بۆ هاوڕێکەی لەم کاتەیە منداڵەکان هەم تەرکیزیان باشە بێت هەم پەیوەندی دەست و چاویشان بەهێز دەبێت.